فێری دەکەین بۆ ئەو معلوماتانە کە پێمان داوە ئەو کات معلوماتی نەخۆشیکی خۆمان کە بالضبط ئەویش تووشی شێرپەنجە بۆ یان دەیەوێت تووشی شێرپەنجە ببێت دەیدەین پێمان دەڵێ کە ئایا ئەو نەخۆشە تووشی شێرپەنجە دەبێت لە مستەقبلدا یان ئەگەر شێرپەنجەی هەیە دەڵێ ئایا لە مستەقبل لە جسمی بەڵاو دەبێتەوە بگاتە قۆناغێکی ینی دەرەجەی 4 یان نا. زیرەکی دەستکرد ئێستا بووە بە بەشێکی گرنگ لە ژیانی ڕۆژانەماندا. ئەوە تا ئێستا دەستی خستۆتە ناو بواری پزیشکیشەوە. ئێستا لە ڕێگەی زیرەکی دەستکرد دەتوانرێ نەخۆشی شێرپەنجەی مەمک یان شێرپەنجەکانی دیکە ئاشکرا بکرێ. بۆ زانیاری زیاتر من هاتوومەتە لای دکتۆرە کەژاڵە محەممەدی کە پسپۆڕی بەکارهێنانی زیرەکی دەستکردە لە بواری پزیشکیدا. دکتۆرە سڵاوت لێبێ ئەگەر بیت ئێرە سوپاس دەکەم پاسێکی ئەو تەکنیکەم بۆ بکەن ئەمانەت چۆنە چۆن بەکاردێ وردەکاری بدەی لەسەر ئەم بابەتە سوپاس. سلااوتان لێبێ زۆر بەخێر بن. بەڕاستی ئەمڕۆ زیرەکی دەستکرد گەیشتوە بە حالەتێکە دەتوانم بڵم علمی هەجاندووە. لە بواری شێرپەنجەدا ئێمە وەکو پسپۆرەکانی بەکارهێنانی زیرەکی دەستکرد لە بوارە پزیشکیەکاندا دێ معلوماتی نەخۆشەکان معلوماتی هەزاران نەخۆش دەدێن بە زیرەکی دەستکرد فێری دەکەین بۆ ئەو معلوماتانە کە پێمان داوە ئەو کات معلوماتی نەخۆشیکی خۆمان کە بالضبط ئەویش تووشی شێرپەنجە بۆ یان دەیەوێت تووشی شێرپەنجە ببێت دەیدەین پێمان دەڵێ کە ئایا ئەو نەخۆشە تووشی شێرپەنجە دەبێت لە مستەقبلدا یان ئەگەر شێرپەنجەی هەیە دەڵێ ئایا لە مستەقبل لە جسمی بەڵاو دەبێتەوە بگاتە قۆناغێکی ینی دەرەجەی 4 یان نا یا لە هەمان کاتا ئەگەر نەخۆشی ئێمە خەریکە ئیلاج وەردەگرێت پێمان دەڵێ ئایا ئەو جسمی ئەو نەخۆشە وەڵام دەداتەوە بۆ ئەو علاجێکە وەریگرتووە یان نا. ئەم بەکارهێنانە تەنها دکتۆرەکان دەتوان بەکاربێن یا کەسی ئاسایش دەتوانێت بەکاری بێنێ؟ نەجارێکە تەنانەت پسپۆرەکان دەتوانن بەکاری بێنن یعنی ئێمە وەکو پسپۆرەکانی زیرەکی دەستکرد لە بواری پزیشکیدا دەتوانین ئەو معلوماتانە خڕکەینەوە بیدێن بە وەکو پرۆتۆکۆلێ بخێنە بەردەست ئۆنکۆلۆجیستەکان بۆ یەکە لە مستەقبل بتوانن بەکاری بێنن چۆن لە مستەقبل واتە لە چەند ساڵی داهاتوو ئێمە شتێکمان هەیە بە ناوی پزیشکی شەخسی واتە ئەوەیە کە هەر نەخۆشێک چارەسەری خۆی وەردەگرێت احتمالە بۆ یەک نەخۆشی لە بین دوو نەخۆش چارەسەرەکانیان جیاواز بێت. باشە دکتۆر ئەگەر لە فەحسەکە ئەو پشکنانێک کە دەدرێت بە زیرەکی دەستکرد بڵێ ئەو کەسە لە داهاتوودا ئەگەری ئەوەی هەیە تووشی نەخۆشی شێرپەنجە بێ ئێوە چارەسەری بۆ دەکەن یاخود چۆن ئەوەیان؟ بڵێ بە تاکیدەوە ئەگەر ئێمە بزانیم کە نەخۆشێکمان لە مستەقبل هەرارە تووشی شێرپەنجە ببێت ڕێگەکانی پێشەوەیە کە توش ببێت ئێمە دەتوانین لایفستایلی نەخۆشەکەمان بگۆڕین هاتنی هەندێکش بۆ نەخۆشەکەمان دەکرێت وەکو مەسەلەن جگەرە خواردن بۆی من دەکرێتەوە خواردنەکانی دەگۆڕدرێت شتێکی ساححتر وەردەگرێت ئەو لە ڕێگەکانی دیکە و یارمەتی دەدەین بۆ ئەوەیە کە نەخۆشەکە ریسکی ئەوەیە کە توش ببێ بێنی نەخواردترەوە بۆی.